معرەکەی دەشتی مەریوان 1257 ساڵی سەرەتای 1257 کۆچی 1840 زاین محمود پاشای بابان سلێمانی بەجێهێشت و پەنای بۆ ڕەزاقولی خان برد. پاژەوەی سەردانی دەرباری قاجاریان کرد گەڕانەوە بۆ ئەردەڵان و بۆ ئەوەی محمود پاشا بباتەوە سەرموڵکی بابان لەشکری سازدا هێزەکەیان کرد بە دوو بەشەوە. بەشێکیانی بە سەرکردایەتی ئەمانوڵا بەجیوەچی لەگەڵ محمود پاشا نار بۆ سەر سلێمانی، بەشەکەی تریان لەگەڵ والی لە مەریوان بارگیان خست. محمود پاشا و لەشکرەکەی هێنابووی بەبێ شەڕگەیشتە نزیک سلێمانی. توحفە 224 حەدیقا 181 ئەم لەشکرکێشەی والی ئەردەڵان بۆ جێڕانەوەی محمود پاشا بۆ سلێمانی پێچەوانەی مادەی یەکەمی پەیماننامەی ئەرزڕوم بوو کە لە ساڵی 1238 28 تەمموزی 1823 زاین لە نێوان ئێران و عوسمانی دابەسرا بوو. ئەگەرچی محمود پاشا لەگەڵ ئەو هێزەی بۆ پشتیوانی لەگەڵی هاتبوو بێ شەڕ و بەرەنگاری گەیشتبوونە سلێمانی، بەڵام عەبدوڵڵا پاشای بابان لە ناکاو هەڵی کوتایە سەر بارگە و بارەگای والی لە دەشتی مەریوان. هێزەکەی والی تەفروتونا کرد و ژمارەیەکی زۆر لە پیاوە ناسراوەکانی ئەردەڵان کوژران. بە بیستنی ئەم هەواڵە محمود پاشا و ئەو هێزەی لەگەڵی بوو وریان بەردا سلێمانیان بەجێهێشت و گەڕانەوە سنە. ڕەزاقولی خان دوای تێشکانی لە مەریوان پیاوماقولێکی خۆی بە ناوی میرزا عەبدولمەجیدەوە ئەنێرێ بۆ تاران بۆ ئەوەی ڕووداوەکە بۆ کاربەدەستانی دەرباری قاجار ڕوونکاتەوە. میرزا عەبدولمەجید نەوەی میرزا شوکرۆڵا و ئامۆزای میرزا هیدایەتوڵای وەزیر فەرمانڕەوای جوانڕۆ و عێلی جاف بوو. لە سەرگرانی و سەرڕاستی و زیرەکی و ژیریدا ئیفلاتۆنی دووەم بوو، بەڵام دەست بەجێ مەجید ئەگرن و ئەیکوژن. مەستورە 215 حەدیقا 183 توحفە 223 حسێن قولی خان بەم بۆنەیەوە شعرێکی هەژدەبەیتی بە سۆزی لە شیوەنیدا داناوە. لەسەر شەڕی مەریوان ڕەزاقولی لە والیەتی خرا لە جێگەی ئەو وەزیرەکەی کە ئەمان تاوانباریان ئەکرد بە خیانەت دانرا کاروباری ئەردەڵان بەڕێوە بە. حسێن قولی خان مامی ڕەزاقولی خان ئەگەرچی لە ناکۆکی ناو بنەماڵەکەیاندا دژی ئەم و لایانی ئەمانوڵڵا خانی گرتووە، بەڵام لە تێشکانی ئەردەڵان زۆر ناڕەحەت و بۆ کوژراوەکانی دڵتەنگ بووە. لەسەر ئەو ڕووداوانە چەند قەسیدەی بە فارسی داناوە. لەو تێکشکانەدا مێژوو نووسەکانی ئەردەڵان تاوانی خیانەت ئەدەنە پاڵ میرزا هیدایەتوڵڵا، گوایە پلانێکی خراپی بۆ شەڕەکە داناوە بۆ ئەوەی لەشکری ئەردەڵان بشکێ و لە هەمان کاتدا هەواڵی بۆ عەبدوڵڵا پاشاش ناردووە هێرش بکاتە سەر بارەگای ڕەزاقولی خان. مەستورە 213 حەدیقا 181 توحفە 220 حسێن قولی خانیش هەمان تاوان ئاڕاسی هیدایەتەکە. هەر لەو دەوروبەرەدا شعرێکی پەنجابەیتی لەسەر شەڕەکە و لەسەر حکوومەتەکەی میرزا هیدایەت داناوە. حسێن قولی سیاسیەکی ڕۆشنبیر و شاعیرێکی بەتوانا بووە. بەشێکی گرنگی شعرەکانی لە حەدیقەی ئەمانوڵڵاهیدا کۆکراوەتەوە و چاپکراوە. هەروەها نامیلکەیەکی ئەدەبی درێژی تێکەڵاو لە پەخشان و شعر کە بە بۆنەی جوانەمەرگبوونی کوڕێکی خاڵۆزایەوە دایناوە. دوو جێڕانەوەی جیاواز. جێڕانەوەکەی عەبدوڵڵا پاشا کە لە نامەیەکدا بۆ کاربەدەستانی عوسمانی نووسیوە لە هەندێک شوێندا لەگەڵ جێڕانەوەکانی مێژوو نووسەکانی ئەردەڵاندا یەک ناگرێتەوە. عەبدوڵڵا پاشا بە پێچەوانەی جێڕانەوەی مێژوو نووسەکانی ئەردەڵانەوە و ئیدعاکە کە شەڕەکە لە نزیک ئۆردوگاکەی ئەمان لە قەزڵجە لە ناو ئەرزی عوسمانیدا واتە لە قەڵەمڕەوی باباندا قەوماوە نەک لە ناوخاکی ئێراندا، بەڵام هەموو سەرچاوەکان وە ئەجێڕنەوە کە شەڕەکە لە مەریوان بووە. تەنانەت سالم لەو شعرەدا کە بە بۆنەی هەواڵی گەڕانەوەی عەبدوڵڵا پاشا و توێتی ئەڵێ ڕموەشێنی معرەکەی دەشتی مەریوان هاتەوە. ئەو کاتە مەریوان بەشێ بووە لە قەڵەمڕەوی ئەردەڵان واتە ئەرزی ئێران بووە. عەبدوڵڵا پاشا لە نامەکەیدا ئەڵێ ئەوان پەلاماری ئێمەیاندا چونکە وایان زانی ئێمە ژمارەمان کەمە، کەچی هەموو سەرچاوەکان ڕائگەێنن کە لەشکری والی لە دەشتی مەریوان هەڵیداوە و عەبدوڵڵا پاشا لە ناکاو هەڵی کوتاوەتە سەریان. عەبدوڵڵا پاشا زۆر لەسەر تێشکانی والی و ئەو زەرەرە گیانی لە هێزەکەی و گەورە پیاوانی ئەردەڵان و ناو ناوبانجی والی کەوتووە نەدواوە، بەڵکو باسی ئەو زەرەرە زۆرە ئەکا کە لە سلێمانی و شارە زۆر کەوتووە. مێژوو نووسەکانی ئەردەڵان هۆی ئەم تێشکانە ئەدەنە پاڵ خیانەتی میرزا هیدایەتوڵای وەزیری والی و ئەجێڕنەوە کاتێ والی لە تاران بووە لە کۆڕێکی تایبەتی خۆیدا هەڕەشەی کوشتنی لە میرزا هیدایەتوڵا و میرزا جەعفەری کوڕی کردبوو. میرزا هیدایەتوڵا ترسی ئەوەی ئەبێ کە ئەگەر والی بەسەرکەوتووی لە سەفەرەکەی بگەڕێتەوە ئەم لە ناوبات لەبەرەوە گوایە هەم تەکبیرێکی خراپی بۆ دابەشکردنی هێزەکانی والی کردووە و هەم بەنهێنی پەیوەندی لەگەڵ عەبدوڵڵا پاشادا هەبووە لە جموجولی لەشکرەکەیان ئاگاداری کردووە. ڕەنگە ئەمە بیانوو بێ بۆ ئەو شکستە قورسەی بەسەر والیدا هاتووە یان توهمەیەک بێ بۆ شکاندنی کەساتی میرزا هیدایەت. میرزا هیدایەت لە بنەماڵی ئەردەڵان نەبووە، بەڵام لە جێگەی ئەوان کراوە بە حاکمی ئەردەڵان. ئەگەر وەکو ئەوان ئەڵێن خائین بوو بێ و هاوکاری ژێربەژێری لەگەڵ پاشای بابان کردبێ
بۆ شکاندنی لەشکری ئەردەڵان شای ئێران چۆن دوای ئەم کارەساتە ڕاستەوخۆ لە جێگەی ڕەزاقولی ئەمی بە حاکمی ئەردەڵان دائەنا. کۆچی حوسێن قولی خان بۆ سلێمانی و مردنی. سەردەمی کوڕانی خانی ناکام نائارام و پڕ لە پیلانجێران و شەڕ و شۆڕ بووە. ڕەزاقولی خان لە ساڵی 1250-1257 بەناو والی ئەردەڵان بوو، بەڵام کاربەدەستی ڕاستەقینە والیە حوسنی جیان خانمی دایکی بوو. ڕەزاقولی بۆی تێشکانەکەی مەریوانەوە لێخرا، ئەو براکانی برانە تاران دەست بەسەردانران. کاروباری ئەردەڵان بە میرزاهیدایە سپێردا 1257-1258. جاری دووەم سەر لە نوێ ڕەزاقولی خان دانرایەوە بەوالی 1260-1261 بۆ ئەوەی بتوانێت کاروبارەکانی بێکێشە و گیرروگرفت بەڕێوە بە. ئەمانوڵڵا خانی برای و مامەکانی حوسێن قولی خان، عەباس قولی خان لەگەڵ میرزاهیدایەت بۆ ئەسفەنداباد دوورخرانەوە. ئەم گوریسێنەی نێوان ئەم دوو برایە لەسەر دەسەڵات هەموو خەڵکی وڵاتی تێوەگلا بوو. زۆری نەخایەن ڕەزاقولی خان لابرا و ئەمانوڵڵا خان 1261 لە جێگەی دانرا. لە سەردەمی ئەمدا دارودەستەی ڕەزاقولی خان بۆ ئەسفەنداباد دوورخرانەوە. هەندێک لە گەورە پیاوەکانی ئەردەڵان ڕویان کردە بابان و هەورامان. ئەمانوڵڵا خان پێشکارەکەی ڕەزاقولی خانی برای لە زینداندا کورد. فەخرالکیتاب لاپەڕە 228. بۆ جاری سێهەم دیسان ڕەزاقولی خان کاروباری گرتەوە دەست 1261-1263 بەتوندی تۆڵەی لەوانە کردەوە دەستیان لە کوشتنی پێشکارەکەیدا هەبوو. دانی یەکێکیانی دەرهێنا و بە چەکوشدایان کوتا بە کەلەی سەریدا و سێ پەنجەی نووسینی منشی باشی بڕی. زەبروزەنگی درندانەی هەردوو برا زۆر کەسی ئاوارە کردووە. یەکێکیان حوسێن قولی خان بووە، لەم بارەیەوە مەستورە نووسیوێتی حوسێن قولی خان کە بە فەرمانی نەواب ئەمانوڵڵا خان پاراستنی کەوشەن و بوومی ڕەوانسەری پێسپێردرا بوو، بەدەست خەڵکی ئەو ناوچەیە تاڵان کرا و دەستدرێژێکی زۆری لێکرا. ئەویش بە ناچار لەگەڵ دووسێ کەسێکدا گیانی خۆی بە هەزار شەڕەشاق ڕزگار کرد و سابە هەر جۆرێ بوو لە ڕێی ئەفشارەوە خۆی گەیاندە سولەیمانی و خزایە پاڵ عەبدوڵڵا پاشای بابانەوە. حوسێن قولی خان ژیانێکی نائارامی بەسەر بردووە، بە تایبەتی دوای مردنی باوکی. هەر لە ماوەی ژیانی ئەمدا 3 جار ڕەشانە و تاعون لە ناوچەکەدا داکەوتووە. ساڵی 1246-1250 بە کۆمەڵ خەڵکی کوشتووە. چەند جارێ بەشداری شەڕ بووە و چەند جارێ تاڵان کراوە و تووشی دەستکورتی و تەنگانەی بژێوی و بەڕێوەچوون بووە. لە نێوان سنە، ئیسفەندئاباد و جوانڕۆ و ڕەوانسەردا جێگۆڕکێی کردووە تا سەرنجام لە سلێمانی لە ڕۆژی 14 مانگی زیلحیجەی 1263 کۆچی 23/11/1846 زایندا بە وەبایەکی کوشندە کە ڕەنگە کۆلێرا بوو بێ لە ئاوارەیدا سەری نایەوە. هەلومەرجی سیاسی سەردەمی ژیانی حوسێن قولی خان نائارام و ئاڵۆز بووە. خۆیشی چەند جارێ دووچاری ڕاونان و گرتن و دوورخستنەوە و تاڵانکران هاتووە. بەشێکی گرنگی شعرەکانی حوسێن قولی ڕنگدانەوەی ئەو نائارامی و ئاڵۆزیانەیە و ئەچێتە خانەی شعری سیاسیەوە بۆ لێکۆڵینەوەی هەلومەرجی سیاسی، کۆمەڵایەتی، فەرهەنگی ئەو قۆناغی ژیانی میرایەتی ئەردەڵان نرخێکی زۆریان هەیە. ئەهێنێ ئەم شعرانەی لە فارسیەوە بکرێنە کوردی و بە لێکۆڵینەوەی مێژوویەوە بڵاو بکرێنەوە. وەکو شێخی خاڵ لە فارسی دەستنووسەکانی کتێبخانەکەی دانووسیوێتی، ئەبێ دیوانەکەی حوسێن قولی خان کەوتبێتە کتێبخانەکەی ئەوانەوە. هەوڵێکی زۆرمدا بۆ ئەوەی چاوێکی پێدا بجێرم و بزانم ئاخۆ هیچ شعرێکی بە کوردی هۆنیوەتەوە و هیچ شعرێکی سیاسی تری داناوە کە لە حەدیقەی ئەمانوڵڵاهیدا بڵاو نەکرابێتەوە، بەڵام سەرکەوتوو نەبووم. هیوادارم لە دوا ڕۆژدا کەسێکی کە ئەم کارە ئەنجام بدا. ئەنجامەکانی شەڕی مەریوان. دەشتی مەریوان ناوچێکی استراتیژی بووە لە نێوان ڕۆم و عەجەم و لە نێوان بابان و ئەردەڵاندا. گرتنی مەریوان کلیلی گرتنی شاریسنە و ناوچەی ئەردەڵان بووە. لەم دەشتەدا چەندین جار شەڕی خوێناوی قەوماوە. خوسۆ پاشای سەرداری ئۆردوی ڕۆم لە دەشتی مەریوان زەینەڵخانی سوپاس سالاری قزڵباشی شکان 1040 هەتا هەمەدان پێشڕەوی کرد. خان ئەحمەد خان کە ڕووی لە دەرباری سەفەوی وەرجێڕا و هێزی عوسمانی هێنا بۆ ئەوەی دەست بەسەر ناوچەکەدا بگرێتەوە، لەگەڵ لەشکری سەفەوی لە مەریوان لێشاندا 1046. خان ئەحمەد شکاو کشایەوە بۆ مووسڵ و هەمان ساڵ لەوێ مرد. میر سلێمانی بەبەو لەشکری سەفەوی بە سەرکردایەتی عەباس قولی خانی قاجار هەر لەم دەشتەدا بەرەنگاری یەک بوون و سلێمان شکا 1111 و عەباس قولی قەسابخانەیەکی بۆ کوردەکانی ئەردەڵان دانا. خانە پاشای بابانیش هەر لە مەریوانەوە کشا بۆ گرتنی ئەردەڵان 1136. سەلیم پاشای بابان 1163 کە چوو بۆ گرتنی ئەردەڵان لە مەریوان حەسەن عەلی خانی شکاند و ناوچەکەی لێ داگیر کرد. محەممەد پاشای بابان لە دەشتی مەریوان لەشکری خوسرەوخانی دووەمی شکاند 1191. ئەو ڕەحمان پاشای بابان بە یارمەتی هێزی ئێران لە ناکاو لەم دەشتەدا هەڵی کوتایە سەر لەشکری والی بەغدا و شکاندی و سلێمانکەهی سەرکردەی لەشکرەکەی بەدیل گرت 1221. هەر بەو جۆرە چەندین شەڕی تر.
ئەم شەڕەش معرەکەی دەشتی مەریوان 1257 ئەڵقەیەک بووە لە زنجیری ئەو شەڕانی لەم دەشتەدا بە درێژایی چەند سەدا لە نێوان ئەم دوو میرایەتێدا سائیتر بە یارمەتی لەشکری ڕۆم و عەجەم یان بەبێ یارمەتی ئەوان قەوماوە. بەڵام گرنگی ئەم شەڕیان لەوەدایە دوایین شەڕ بوو، چونکە دوای ئەم شەڕە بە ماوەیەکی کورد ئەم دوو ئەمارەتە ئیتر ڕووخان و لە ڕووداوەکانی ناوچەکەدا دەوریان نەما. وەکو نووسەرانی حادیقە و توحفە ئەڵێن، شەڕەکە لە ڕۆژی چوارشەمە 14 ڕەبیعی یەکەمی 1257 دا قەوماوە. ئەم تێشکانە هەروەکو تێشکانی ڕەزاقولی خان و میرایەتی ئەردەڵان بوو، بە هەمان ئەندازە بگرە زیاتر تێشکانی مەحموود پاشا و پاشایەتی بابان بوو. ئەم ڕووداوە زیاتر پاڵی بە هەردوو دەوڵەتەوەنا، زووتر هەوڵی بەلاداخستنی کێشەکانی سنوور و دانانی سنوورێ بۆ ئەم جۆرە گیرروگرفتانە دابنێن. ئەوە بوو هەردوو دەوڵەت لە 16 جیمادی یەکەمی 1263 یەکی نیسانی 1847 زاین پەیماننامەی دووەمی ئەرزڕومیان بەست و بناغەی هەڵوەشانەوەی میرایەتیە کوردەکانیان دانا. کۆتایی ئەمارەتی ئەردەڵان بە بیانووی ئەوەی لەگەڵ یەکێ لە میرەکانی قاجار خەریکی پیلانجێرانە محەممەشا ڕەزاقولی خانی لابرد و خوسرەوخانی گورجینار بۆ گرتنی. خوسرەوخان ڕەزاقولی خانی بە گیراوی ناردە تاران و خۆی حکمی ئەردەڵانی گرتە دەست 1263 1264. دوای ئەمیش بۆ جاری چوارەم ڕەزاقولی خان 1264 و بۆ جاری دووەم دیسان ئەمانوڵڵا خان 1265 1276 بوون بەوالی. سەرنجام ناسرەدین شا فەرهاد میرزا موعتەمیدە دەولە کە مامی خۆی و خاڵۆزای کوڕەکانی خوسرەوخان بوو ناربۆستنە و بە یەکجاری کۆتایی بەدا و دەستگای دێرینەی ئەمارەتی ئەردەڵان هێنا. پاشکۆ نامەی عەبدوڵڵا پاشای بابان کە لە ڕۆژی 5 جیمادی دووەمی 1258 چواردەی تەمووزی 1842 دا بە بۆنەی ئەم شەڕە نووسیوێتی لە ڕێگەی ئەحمەد پاشای برایەوە ناردوێتی بۆ کاربەدەستانی عوسمانی. ئەحمەد پاشاش نامەکەی بۆ سەر عەسکەری ڕۆم لە ئەرزڕوم ناردووە. ڕەوتی ڕووداوەکان بەم جۆرە ئەجێڕێتەوە. لە هاتنی والی سنە و مەحموود پاشا بۆ سەر سنووری ویلایەتی شارەزور لە دەست درێژیانم ئاگادار کردبوون. درێژی باسەکە بەم جۆرەیە: ڕەزاقولی خان والی سنە بۆ دانانی مەحموود پاشا لە سلێمانی بەهێزێکی زۆرەوە لە سنەوە بەڕێکەوت تا گەیشتە سەر سنووری شارەزور. لە هەموو لایەکەوە ئاژاو پشێویان نایەوە. لەشکری هەورامانیان نارد مەحاڵەکانی گوڵعنبەر و هەڵەبجیان داگیر کرد. لە لایەکی ترەوە مەحاڵەکانی قزڵجە و تەرەتول و ئالان و سیوەیلیان گرت و پیاوی خۆیان بۆ حکومڕانی لەسەردانا. لەبەر ئەوەی کار بەم ڕادەیە گەیشت و پێی بێگانە داغڵی مڵکی مەحروسەی شاهانە بوو، غوڵام ناچار بوو لە شاری سلێمانیەوە بۆ پاراستنی سنوورەکان چوومە شارەزور. حسێن ئاغای ئەندەرونی و حاجی محەممەد ئاغای میرئاخوڕی پێشوم ناردە لای والی ناوبراو کە ئەم جۆرە جوڵان و ڕەفتارانی بەرامبەر مەمالیشی مەحروسەی شاهانەی ئەنوێنێ بە تەواوی پێچەوانەی مەرجەکان و قانونەکانی نێوان هەردوو دەوڵەتە. ئەگەر هەر کاتێ لای کاربەدەستانی دەوڵەتی خۆیان بەهانەیەکیان بەدەستەوە بێ پیشانی بدەن بۆ ئەوەی ئێمەش هەوڵی چارەسەرکردنی بدەین. ئەجینا دەست لەم کارانە هەڵبگرن و ناوچە داگیرکراوەکان بەجێ بهێڵن و بگەڕێنەوە. والی ناوبراو قسەی حسابی قوبوڵ نەکرد. بە زۆری لەشکرەکەی مەغرور و بە قسەی ئەوان وایان زانی بوو لە زۆری لەشکرەکەیان ئەترسم. دوو مەنزڵی تر هاتنە پێشەوە تا گەیشتنە پێنجوێن لەوێ خێوەتیان هەڵدا. لەوە بێئاگا بوون کە من لە لێپرسینەوەی شاهریار و گلەی داوەرسڵەکەم نەک لە ترسی زۆری ئەوان. من بۆ دووربینی هێواش مەنزڵێکم ئەکرد بە دوانوسیان تا گەیشتینە لای قزڵجا بۆ ئەوەی دەستی دەست درێژی بۆ سەر مڵکی پارێزراوی شاهانە کورد بکەینەوە و شوێنە گیراوەکان بەجێ بهێڵن و بگەڕێنەوە. کەڵکی نەبوو بە هیچ جێک نەگەیشت. ئەو ڕۆژەی من گەیشتمە قزڵجا، ئەو شەوە والی 1000 کە سواری بەسەرکردایەتی ئەمانوڵڵا خان کوڕەزای محەممەد ڕەشید بەگ کە لە بنەماڵە گەورەکانی کوردستانە بۆ دانانی مەحموود پاشا لە سلێمانی ناردبوو. 700 فەنگچی بەسەرکردایەتی قوبادبەجی فەراشباشی لە ڕێگەی شاخەوە نار بۆ دەربەند کە لە پشتی ئۆردوی منەوە بوو بۆ ئەوەی ڕێگە لە من بگرن، چونکە ئەوە ڕێگەی هاتوچۆی ئێمە بوو. ئێمەشیان بە تاقمێکی کەمەزانی خۆیشی لەگەڵ 5,000 سوارە و تابورێک نیزام هاتە سەر ئۆردۆکەی من. شەڕ بە ناچاری ئێخەی گرتم. پشت بەخوا کەوتینە بەرەنگاری لە نزیک ئۆردۆکەی ئێمەوە هەردوو لالەیەکیاندا. پاژنی و سەعات 3 چارەک بە پێی ئاەتی کەم من فئەة قەلیلە غولیبەت فئەة کەثیرە بئیزن الله سەر ڕایکەمی ئێمە و زۆری ئەوان توانای بەرهەڵستیان نەما و مەیدانیان بەجێهێشت و شکان. نزیکەی نیو سەعات دوایان کەوتین و گەڕاینەوە. ئەگەرچی مەیدانی شەڕەکە ئەرزی عێراق بوو، بەڵام لە نیو سەعات زیاتر دوایان نەکەوتین، نەوەکو لە سنوور تێپەڕین. لە پێش شەڕەکەشدا هەموو عەسکەرەکانمان تێگەاند بوو کە بە هیچ جۆرێ لە سنوور تێنەپەڕن. ئەو شەوە لە شوێنی شەڕەکە داماینەوە. بەیانی زوو بۆ سندنەوەی سلێمانی لە دەست ئەمانوڵڵا خان و مەحموود پاشا ڕوومان کردە سلێمانی. قوبادبەگ کە سەررەگەی لە ئێمە گرتبوو بە بیستنی شکانی والی هەڵات و مەحموود پاشا و ئەمانوڵڵا خانیش کە چوو بوونە سەر سلێمانی بە بیستنی گەڕانەوەی من و هەواڵی تێشکانی والی شار و ئاوایەکانی نزیکیان تاڵان کردبوو. چەند کەسێکیشیان بە ناڕەوا کوشتووە.
کەلوپەلی تاڵانکراویان بە وڵاغی ئاغایان و نۆکەرەکانیان و قەتارچیەکان گواسۆتەوە بۆ سندنەوەی ئەم تاڵانیە دویان نەکەوتین چونکە ئەبوو بچینە ناو سنووری ئەوانەوە. ئەوەش بێ فەرمان و ویستی ئاسەفانە نەئەکرا. دەستمان لە هەموو ئەو کەلوپەل و ئێستر و ماین و ڕۆ و گەلێ هەڵگرت. ناوچەکانی شارەزور کە داگیریان کردبوو هەمیان تاڵان کردووە، چەند ژن و پیاویان کوشتووە، 300 خێزانیان بۆ لای بانە ڕاگواستووە. من کە گەیشتمە سلێمانی مەملەکەت وێران و تاڵان کرابوو. زەرەر و زیانێک کە ئەم جارە بەهۆی ڕەزاقولی خانی والی سنەوە بە سلێمانی و ناوچەکانی شارەزور گەیشتووە لە حساب نایەت. نەسیری لاپەڕە 184 186